وڵە بەڕێزان هەر سەبارەت بە دۆسیە دادگاییکردنەوەی ڕۆژنامەنووس گوهدار زێباری ئیدریس محەممەد پەیامنێری پەیام لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. ئیدریس سڵاوت لێبێت بزانین پرۆسی دادگاییکردنەوەی گوهدار زێباری ئەمڕۆ بەڕێوە دەچێت وە چ تۆمەتێکی دیکەی ڕوبەڕوو کراوەتەوە؟ بەڵێ شەیدا سڵاوتان لێبێدەم کاتتان باش. هەڵبەتە بڕیار وابوو شازدەی هەشتی ئەم مانگە گوهدار زێباری ئازاد بکرێت، بەڵام بەهۆی چەند تۆمەتێکی دیکە کە خراوەتە پاڵی ئازاد نەکراوە. ئەمڕۆ بۆ جاری سێمە دوای ئەو ماوەیە کە بڕیار وابوو ئازاد بکرێت دادگایی دەکرێتەوە. کەیسەکەی سەبارەت و خۆشت ئاماژت پێکرد سەبارەت بە ئەو کاتێک کە لە ساڵی 2020 دەژی کرابوو تاپڕێک کە تاپڕەکە ئیری زمانی ئینگلیزەکان بووە لەو ماڵی کە لی دەژی کرابوو لە ماڵەکەدا دۆزراوەتەوە، بۆیە بەم مادەیە دەژیر کراوە ئەمڕۆ دادگایی دەکرێت. تۆزێ بەر لە ئێستا من قسەم لەگەڵ پارێزەرەکەی کرد، گوتی هەردوو ئەگەر هەیە ئەگەری ئەوە هەیە کە بۆ جارێکی دیکە دادگایەکە دوا بخرێت و ئەگەری هەیە دادگایەکە بڕێوە بچێت تاوەکو چەند خولەکێک بەر لە ئێستا، بەڵام ئەوەی کە من بەدەستم گەیشت دانیشتنی دادگا دەستی پێ کردووە و چاوەڕێ دەکرێت ئەمڕۆ دادگایەکە بەڕێوە بچێت سەبارەت بە گوهدار زێباری و خانەوادەکەی شەوی ڕابردوو بەیاننامەیەکیان بڵاو کردبووەوە داوای پاڵپشتی لە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا دەکەن بۆ ئەوەی لە ماوەی ڕابردوودا ئەو بڕیارانەی کەوا لەسەر گوهدار زێباری و هاوڕەکانی درابوون پێیان وابوو کە بڕیاری ناڕەوا بوون، بۆیە داوا دەکەن زیاتر پاڵپشتیان بکرێت بۆ ئەوەی کە جارێکی دیکە بڕیاری ناڕەوا بەسەریاندا سەغ نەبێتەوە. و ئاماژ بۆش وەکو خۆش ئاماژەت پێکرد گوهدار زێباری ماوەی 15 ڕۆژ لە مانگرتن بەردەوام بوو و چەند ڕۆژێک مانگرتنی شکاند، بەڵام تاوەکو ئێستا ماوەی چەند ڕۆژێکە دووبارە مانگرتنی دەست پێ کردوتەوە و لە نێو هۆڵی دادگاش وەکەوەی کە لە پارێزەرەکانم پرسی لە مانگرتن بەردەوام بووە و داوا دەکات کەیسەکەی یاخود چارەنووسی گوهدار زێباری یەکلا بکرێتەوە و ئەمڕۆ بڕیار وایە دادگایی بکرێت لە دادگایەکە بڕیار دەرێت ئایا گوهدار زێباری بۆ جارێکی دیکە سزا دەدرێتەوە یاخود بڕیارێکی دیکە لە چارەنووسی دەدرێت. زۆر باشە ئیدریس، پارێزەرەکانی باز لە چی دەکەن؟ پێشبینی چی دەکەن کە ئەمڕۆ چارەنووسی گوهدار زێباری بە چی دەگات؟ چ پێشبینیەکی بۆ دەکات؟ شەیدا لە ماوەی ڕابردوودا ئەمڕۆ سێم جارە دادگایی دەکرێت. دوو جاری ڕابردوو کە گوهدار زێباریان هێنا بۆ ئێرە دادگایەکان بە بیانووی جیاواز، جارێکیان بەهۆی ئەوەی کە دادوەر ئامادە نەبووە، جارێکی دیکە بەهۆی نەبوونی وەکو ئەوەی کە بە ئێمە گەیشت نەبوونی پاسەوان بوو کە ینی بهێندرێتە لەو بەنزیخانەیەکەوە لی دەستگیرکرا و بهێندرێتە نێو هۆڵی دادگا و ئەم جارەشیان کە هێنراوە جاری سێمە نازاندرێت ئایا دادگایەکە دوا دەخرێت یاخود هەڵدەگیرێت یاخود باچ بیانوویەکی دیکە دادگایەکە بەڕێوە ناچێت، یاخود ڕەنگە ئەگرەکە کراوەیە ڕەنگە دادگایەکە بەڕێوە بچێت و بڕیار لە چارەنووسی گوهدار زێباری و گوهدار زێباری بدرێت. و بە دیاری کراویش من قسەم لەگەڵ پارێزەرەکەی کرد، ئەوانیش بەرچاویان ڕوون نەبووە نەیانتوانی قسەیەکی یەکلاکەرەوە بە ڕۆژنامەنووسان یاخود بە میدیاکاران بدەن بۆی کە دادگایەکە بەڕێوە دەچێت یاخود نە. بەڵێ سپاس بۆ پەیامێنان ئیدریس محەممەد، سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت.